and therefore I give notice that Boris Johnson is elected as the leader of the Conservative. بۆ یەکەم جار لە مێژووی ئەوروپادا کە کەسێکی بەڕەگەز تورکی مسلمان دەبێتە سەرۆکوەزیرانی بەریتانیا. بۆریس جۆنسن لە خێزانێکی مسلمانە و بەڕەگەز تورکە لە ساڵی 1964 لە نیویۆرک لەدایک بووە. دەرچووی بە شێهونەر و ئەدەبی کلاسیکە و لە ساڵی 1995 دەستی بەنووسین کردووە. لە ڕۆژنامەکانی تایمز و دەیلی تەلەگراف نووسیوێتی و دواتر لە ساڵی 1999 بووە بە سەرنووسەری گۆڤاری سپیک تایتور. بۆریس جۆنسن لە ساڵی 2001 وە گەندامی پەرلەمانی بەریتانیا هەڵبژێردراوە و تا 2008 ئەندامی پەرلەمان بووە. لە ساڵی 2008 تا 2016 پارێزگاری لەندەن بووە و دواتر لە حکوومەتەکەی تیریزامەیدا بوو بە وەزیری دەرەوە، بەڵام لە ساڵی 2018دا دەستی لە کار کێشایەوە. باپیرە گەورەی جۆنسن کە ناوی عەلی کەمالە لە کۆتایی سەردەمی عوسمانیدا ڕۆژنامەی ئەقدامی لە نەمسا و سویسرا دەرکردووە. هەروەها لە سەردەمی جەنگی سەربەخۆیی تورکیای دوای ڕووخانی عوسمانیەکاندا وەزیری ناوخۆ بووە لە حکوومەتی سەدری ئەعزەم محەممەد فەریددا، بەڵام دوای 3 مانگ دەست بەکاربوون لە پۆستەکەی ساڵی 1922 لەلایەن لایەنگرانی مستەفا کەمال ئەتاتورکەوە بە تۆمەتی سێخوڕی لەگەڵ بەریتانیا لە سێدارە درراوە. بۆریس جۆنسن ساڵی 2015 کە پارێزگاری لەندەن بوو سەردانی هەولێری کرد کە لە هەندێک وێنەشدا بەجلی کوردیەوە دەرکەوتووە. لە سەروبەندی بەڕێوەچوونی ڕیفراندۆمی باشووری کوردستان بۆ سەربەخۆیی بۆریس جۆنسن کە ئەو کات وەزیری دەرەوەی بەریتانیا بوو ڕایگەیاند بەریتانیا پشتگیری ڕیفراندۆم ناکات و بەردەوام دەبێت لە پشتگیریکردنی سەروەری عێراق و یەکپارچەی خاکەکەی. لەگەڵ دەست بەکاربوون لە پۆستی سەرۆکوەزیرانی بەریتانیا ژمارەیەک ئەرکی قورس لە بەردەم بۆریس جۆنسندایە، لەوانە جیابوونەوە لە یەکێتی ئەوروپا، کێشەی داکشانی ئابووری بەریتانیا و بەرزبوونەوەی ڕێژەی بێکاری و دابەزینی بەهایپاون و هەڵهاتنی وەبەرهێنان لەو وڵاتە، هەروەها کێشەی ئێران و دەست بەسەرکردنی کەشتیە نەوتیەکانی وڵاتەکەی لەگەڵ کێشەی دووبارە سەرهەڵدانەوەی پرسی سەربەخۆیی هەرێمەکانی ئیرلەندای باکوور و سکۆتلەند.